براستی دەستهەڵاتە vێگاوێ لێ منطقی ڕێڤەت بەتن دەستهەڵاتەکە تەمام دیکتاتۆریە لێدوانەکەی هەشت ڕۆژ لە مەوبەری نێچیروان بارزانی لەسەر شارۆچکەی شنگال ململانیەکانی نێوان پارتی و پەکەکەی تونتر کردەوە. ڕۆژی 15 مانگە نێچیروان بارزانی لە کۆنفرانسی سەربەخۆیی لە زانکۆی ئەمریکی کوردستان لە شاری دهۆک ڕایگەیاند پێویستە پەکەکە لە شنگال نەمێنێتەوە و دەربچێت و خەڵکی ناوچەکە خۆیان بڕیار لەسەر پاشەڕۆژی خۆیان بدەن. وتیشی هۆکاری ئەوەی کە تا ئێستا شنگال ئاوەدان نەکراوەتەوە و خەڵکەکەی نەگەڕاوەتەوە بوونی پەکەکەی لە شنگال. ئەو لێدوانە لە کاتێکدا بوو کە شارۆچکەی شنگال بۆتە چەقی ململانیەکانی ئێستای نێوان پارتی و پەکەکە و بەرپرسانی باڵای پارتی داوا دەکەن پەکەکە لە ناوەندی شنگال بچێتە دەرەوە، بەڵام لە بەرامبەردا پەکەکە ڕەتی دەکاتەوە شنگال چۆڵ بکات. لە نوێترین پێشهاتدا بەرپرسانی پارتی لە شنگال دەڵێن بە ئەمریکایان ڕاگەیاندووە بوونی پەکەکە لە شنگال نادەستوریە. لە بەراوە لە ئێستادا وەزارەتی دەرەوەی ئەمریکا بە جددی لەسەر هێڵە بۆ ئەوەی پەکەکە شنگال چۆڵ بکات. هەروەها ئاماژە بۆ ئەوەش دەکەن هۆکاری نەگەڕانەوەی خەڵکی شنگال پەیوەندی بە نەبوونی خزمەتگوزاریەوە نییە، بەڵکو پەیوەندی بە بوونی پەکەکەوە هەیە. لەلایەکی دیکەوە و لە وەڵامی لێدوانەکانی بەرپرسانی پارتی لەسەر چۆڵکردنی شنگال کۆماجڤاکیان کوردستان کەجەکە ڕایگەیاندووە پارتی لە شنگال ئاڵۆزی دروست دەکات و ڕێگە نادات لە ڕۆژئاواوە هاوکاری مرۆیی بگەێنرێتە هاوڵاتیان. ڕاشیگەیاندووە ئەگەر کێشە و ئاڵۆزیەک لە شنگالدا هەبێت ئەوە لەلایەنی پارتیەوەیە کە بەهاندانی تورکیا دروستی دەکات و هەمیشەش لە هەوڵی دروستکردنی کێشەدان. لە دوای کۆنتڕۆڵکردنی شنگال لەلایەن داعشەوە لە 3 مانگی ئابی ساڵی 2014دا هێزێکی پەکەکە لە چیای شنگال جێگیر بوون و دواتریش چەند گروپێکی چەکداری نزیک لە پەکەکە دروست بوون. لەو کاتەشەوە تا ئێستا ململانەکانی پارتی و پەکەکە لەسەر شنگال دەستی پێکردووە. پاش تێپەڕبوونی زیاتر لە 2 ساڵ بەسەر کۆنتڕۆڵکردنەوەی شنگال لەلایەن هێزەکانی پێشمەرگەوە لەو کاتەشەوە ململانیەکانی ئەو دوو هێزە لەسەر خاک و خاوەندارێتی شنگال بەردەوامە و تا دێت لێدوانی هەردوو لاش لەو بارەیەوە تونتر دەبن بەبێ ئەوەی ئاسۆیەکی ڕوون هەبێت بۆ چارەسەرکردنی کێشەی خاوەندارێتی و چۆڵکردن و نەکردنی شنگال لەلایەن پەکەکەوە. پێشتریش بارزانی لە دوایین چاوپێکەوتنیدا لەگەڵ ماڵپەری ئەلمۆنیتەر لە مانگی ئازاری ئەم ساڵدا ڕایگەیاندبوو دەبێت پەکەکە بە شێوەی ئاشتیانە شنگال چۆڵ بکات نەک بە زەبری هێز. بەشێک لە چاودێران پیان وایە سووربوونی پەکەکە لە سەرمانەوەی لە شنگال وا دەکات ململانیەکانی نێوان ئەو دوو هێزە وازوو کۆتاییان پێنەیەت و ئاوەدانکردنەوەی شنگال و گەڕانەوەی ئاوارە ئێزدیەکان بۆ شارۆچکەکە هێندەی تر دوا بخات.